دوای تێپەڕینی زیاتر لە 2 سەدە بەسەر دیاریکردنی تاران وەک پایتەختی ئێران، ئەو وڵاتە چیتر بەنیازە دەستبەرداری ئەو شارە بێت و پایتەختەکەی بۆ جێگەیەکی دیکە بگوازێتەوە. شاری تاران یەکەم جار لەلایەن یەکەم پاشای دەوڵەتی قاجاریەوە بە پایتەختی ئێران دەستنیشان کراو، دواتریش لەلایەن 3 دەسەڵاتی یەک لە دوای یەکی قاجاری و پەهلەوی و شۆڕشی ئیسلامیەوە بەردەوام وڵاتەکە لە تارانەوە بەڕێوە دەبرێت. بەڵام لە ئێستادا هەوڵەکانی گواستنەوەی پایتەخت بۆ ناوچەیەک لە باشووری وڵاتەکە و بۆ سەر دەریا زیاتر چڕ بوونەتەوە، دوای ئەوەی پێشتریش لەلایەن مەحموود ئەحمەدی نەژاد سەرۆککۆماری پێشووتری وڵاتەکە لە نێوان ساڵانی 2005 تاکو 2013 کاری لەسەر کرابوو. تارانی پایتەخت کە زیاتر لە 14 ملیۆن کەسی تێدا دەژی و ڕۆژانەش بەهۆی کارەوە ژمارەکە دەگاتە 20 ملیۆن کەس، هەڵکەوتەکەی کەوتووەتە سەر هێڵی بوومەلەرزە و لە ئەگەری ڕووداوێکی لەو شێوەدا دەکرێت زیانێکی گەورەی گیانی و مادی لێ بکەوێتەوە. لە ئێستاشدا بەدەست چەندین قەیرانی وەک کەمی ئاو و کارەبا و غاز و گرفتە ژینگەیەکان و چڕی دانیشتوان و گرفتی نیشتەجێبوون و هاتوچۆ و بێکاریەوە دەناڵێنێت. لە ئێستادا مەسعود پزیشکیان سەرۆککۆماری ئێران دەیەوێت لە ڕێگەی گواستنەوەی پایتەختەوە بۆ سەر کەنداوی عومان کۆتایی بە گرفتەکان بێنێت و پایتەختی نوێ بکاتە سەنتەرێکی بازرگانی گرنگ لە ناوچەکەدا کە هەلی کار بۆ دانیشتوانەکەی بڕەخسێنێت. لەو بارەیەوە فاتمە موهاجرانی وتەبێژی حکوومەتی ئێران پلانی کابینەکەی بۆ گواستنەوەی پایتەخت بۆ شارێکی باشوور و بە دیاریکراوی ناوچەی مەکرانی کەناراو کە دەکەوێتە پارێزگای سیستان و بەلوچستان ئاشکرا کردووە. چقدر میشه روی این منطقه برای گسترش فعالیت‌ها تمرکز؟ دەسەڵاتدارانی ئێران جەخت لەوە دەکەنەوە گواستنەوەی پایتەخت پرۆسەیەکی هەنووکەیی نییە، بەڵام پسپۆڕان هەڵسەنگاندنی قوڵی بۆ دەکەن و دۆسیەکە لەسەر مێزی لیژنە جیاوازەکاندایە. لە بەرانبەردا هەندێک پێیان وایە ناوچەی مەکران توانای بوون بە ناوەندێکی بازرگانی گەورەی هەیە، بەڵام بەهۆی ئەوەی ناوچەیەکی سنووریە و بەڕەچاوکردنی دۆخی ئەمنی بۆ پایتەختی سیاسی بژاردەیەکی گونجاو نییە. هاوکات ئاماژە بەوە دەکرێت گواستنەوەی پایتەخت کات و تێچوویەکی گەورەی دەبێت بەڕەچاوکردنی دۆخی دارایی وڵاتەکە. پرۆسەکە قابلی جێبەجێکردن نییە و ئەگەری هەیە وروژاندنی بابەتەکە نمایشی سیاسی و مەبەستی دیکەی لە پشتەوە بێت. ئەمە جگەلەوەی کە ناوچەی مەکران دەکەوێتە کۆتا خاڵی باشووری ئێران لە بەشەکانی باکوور و ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتی وڵاتەکە دووریەکی زۆری هەیە و ناتوانرێت لەوێوە دەسەڵات بە تەواوەتی بسەپێنرێت. بەشێک لە ڕەخنەگرانی ئێران بۆ چارەسەربوونی ئەو قەیرانانەی کە بەرۆکی تارانی گرتووە پێشنیازی جێبەجێکردنی سیستمی لامەرکەزیەتیان کردووە. بەو شێوەیە تاران وەک ناسنامەی کولتوری و سیاسی وڵاتەکە دەمێنێتەوە و تێچوویەکی یەکجار کەمتریشی لە گواستنەوەی پایتەخت دەبێت.